بەڵێ سپاس سنوور من میوانێکم هەیە لە ماریلاندی ئەمریکاوە لەگەڵماندا ویش بەڕێز لاری کانینگهام ڕاوێژکاری ئەمنی و استراتیژی گفتوگویەکەین بە پێکەوە لەسەر ئەو دۆخی لە ناوچەکە هاتوۆتە ئاراوە بە تایبەت هێرشە درۆنیەکان بەڕێز کانینگهام سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش دۆخی ناوچەکە بە تایبەت دۆخی ئەتوان بڵین سووریا و یەمەن و لوبنان چی گەیاندی ئەمڕۆ؟ من زۆر خۆشحاڵم بەم پرسیارەت. ئەگەر پێت خۆش بێ من وا قسە بکەم بە گوێرەی دوو ڕەگەز 20 ساڵ ئەزمونم هەیە لە حکوومەتی ئەمریکا و لە زانیاری و هەواڵگری ئەمریکا و لێکۆڵینەوەی تاوان و هەروەها چەندین پرۆگرامی دیکە هەبووە و سیاستم داناوە استراتیژم داناوە و بەشدارێکی چالاک بووم لە بواری یاسادانان. من 20 ساڵ ئەزمونم هەیە لەم بواراندا. لە خانشین بوونمەوە لە 1994ەوە من ڕاوێژکارێکی ئەمنی بووم و ڕاوێژی زۆرم داوەتە لە وڵاتانی دەرەوە و هەروەها لە سوپای وڵاتان لە ئەمریکا لە ناوخۆی ئەمریکا و دامەزراوە نێودەوڵەتیەکان لە پۆلیس و لە بەشەکانی دیکەش. و هۆکارەکەشی چییە؟ بە دڵنیاییەوە من بە شێوەیەکی باڵانس قسە دەکەم و وەکو کەسێکی ئەزمون لە بواری ئەمنیدا دەمەوێت تێڕوانینی خۆم بخەمە ڕوو. بەڵام بۆ پرسیارەکەت لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە من پێم وابێ هۆکارەکەی ئەوەیە لە زۆرێک لە گفتوگۆکانمدا بەبێ گوێدانە بابەتەکە من بە ئەزمموی خۆم تێگەیشتم کە خەڵکی لەو ناوچەیە وەکو پەراوێز خراوێک کە خۆیان بینیوەواتە بەشدار نەبوون لە بابەتەکاندا بە شێوەیەکی چالاک و ئەمیشە هەستیان کردووە کە تێڕوانینی ئەوان گرنگ نییە و دوور خراونەتەوە پەراوێز خراون لە جێی ئەوان کەسێک هاتووە بڕیاری داوە و لە وێنە گەورەکەدا هیچ پەنجەیەکیان نەبووە جێ پەنجەیەکیان نەبووە. بۆیە ئەمانە ئەم فاکتەرانی کە باسم کرد لە دۆخێکی جیاوازدا وای کردووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگاتە ئەم ئاستا و نیگەرانی من بەڕاستی ئەوەیە کە بە تێڕوانینە جیاوازەکان ئەگە بیان گەێنیتە یەک لەوانەیە ئەمە وەکو کاردانەوە و تەقینەوەی دۆخێک بێ کە پێشتر نەخراوەتەوە سەر با بڵێن ڕێگەی دروستی خۆی وەک دەبینی کە ناوبەناو ئەم جۆرە تەقینەوانە ڕوودەدەن. ئەگەر سەیری مێژوو بکەی دەزانی کە چەندین جار ئەم جۆرە تەقینەوانە ڕۆیان داوە ئەم ئاڵۆزیانە و ئەم بەرکەوتنی کەلتورەکان بەرکەوتنی ئابووری بەرکەوتنی بەرژەوەندیە سەربازی و سیاسیەکان وای کردووە کە ئەم جۆرە بەریەکەوتن و ناکۆکیانە لە ناوچەکەدا دروست بوون. بۆیە من دەمەوێت چەند فاکتەرێک بیان بەستمەوە. پێم وابێ زۆر زۆر گرنگە هەناسەیەکی قوڵ بدەین و بە مێشکێکی با بڵێن کراوە سەیری ناوەڕۆکی ناوچەکە بکەین و سەیری ئەو هەموو هۆکارانە بکەین کە وەک باسم کرد بە یەک گەیشتون و ئەمەی لێکەوتوێتەوە. من پێم خۆشە ئەمە ڕوون بکەمەوە. نازانم وەڵامی پرسیارەکەتم داوەتەوە یان بەڵێ باست لەوە کرد کە ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە پیان وایە پەراوێز خراون. ئایا بەکردداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست یانەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن پەراوێز خراون یان ئەمە تەنها هەستێکە لای خۆیان؟ بەڵێ من دەمەوێت دڵنیا بمەوە دەمەوێت ئەوەی مەبەستم بوو لە پەراوێز خستن ئەوەیە کە مەبەستم لە ئەمریکایە لوبنانە و هەر شوێنێک لە هەر شوێنێک سیرکەی ئەوانەی کە دەنگیان هەیە و دەنگیان دەگا
و ئەوانەشی کە بە هەر هۆکارێک کەوتونەتە دۆخێکەوە دەنگیان نییە ئەمانە خۆیان بە غەدر لێکراو دەزانن هەستەکەن کە لە ڕووی ئابووری سیاسی سەربازی کۆمەڵایەتی پشتگوێ خراون واتە وەکو پێویست دەنگیان نییە نمونەش ئیسرائیل و با بڵێن فەلەستینە کە دەبینین کەیسە و با بڵێن هەدۆخەکان گەیشتە کوێ و لە 11 سپتەمبەریش هۆکاری هێرشەکان چی بوو کاتوانم بڵێم هۆلۆکۆستێکیان بەسەر ئەمریکادا هێنا بۆیە ئەوەی من مەبەستمە بیڵێم کاتێک کە سەیری ئەم کێشانە دەکەی دەبێ بگەڕێیتەوە بۆ ڕەگ و ڕیشەیان ئەتوانم دابشیان بکەم بەسەر سێ هۆکاری جیاوازدا بەڕست لاریێسا ئەوەکو تۆ هۆکارەکانت باس کرد ئەی چارەسەرەکە چییە وەکو وتە دەبێ بچێتەوە سەر ڕێگە دروستەکەی خۆی بە چیە چێتەوە سەر ڕێگە دروستەکەی خۆی بەڵێ ئەمە بۆچوونی منە بەڕاستی و بە بۆچوونی من هەندێک بۆچوونی دیکەشن بەڵام ئەگەر باشتر ڕوونی بکەمەوە دەبێ لە مێژوو تێ بگەین و بزانین مێژووی ئەم ململانیانە لەکوێوە دێ و ئەمڕۆژ سیاست بە چ ئاڕاستەیەکە کە ئێستا 2024 بۆ نمونە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا لەگەڵ ئێران ئەمە بڕیان لە دۆخەکە دەدا و کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان چ کەشێکی دروست کرد چی دروست کرد بەڵام وای کرد کە ئەڵمانیا بریتانیا وڵاتانی دیکە بکەونە کێشەوە واتە ئەو دۆخەی کە ئێستا لە ئۆکرانیا هەیە بەرامبەر بە سیرکردنی داگیرکاریەکانی رووسیا لەو وڵاتە دەبینی هەموو ئەمانە دەبێ بگەڕێتەوە بۆ ڕەگ و ڕیشەی کێشەکان هەبوونی ئەم کێشە جیاوازانە بەڕاستی هاوکاری دۆخەکە نیە بەرەو باشتر بچێ بەڵکو من پێم وایە زیاتر بەریەککەوتن لە ناوچەکەدا دروست دەبێ بەڕز لاریەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئەوەی شاوی ڕابردوو ئەمریکا و بریتانیا کردیان لە بەرامبەر حوسیەکان ڕێگە ڕاستەکە بوو و ئایا شەڕەکە بەرەو شەڕێکی هەرێمی نابە؟ منمەوێت زۆر بە وریاییەوە وەڵام بدەمەوە چونکە چەند کاتژمێرێکە ئەم شتە ڕووی داوە بەڕوونی ئەو دۆخە ئەو هێرشانە باسی هێرشەکانی یەمەنێ کرد لەگەڵ لوبنان ئەم هێرشانە بەڕاستی دۆخەکە زیاتر ئاگر تێبەرەدا و زیاتر دۆخەکە دەتەقێتەوە بەڵام منەمەوێ پێت بڵێم بۆچی ئەمە ڕوویدا هۆکارەکەی چییە؟ چونکە بە گوێرەی لێکدانەوە و گەڕان بە دوای فاکتەر و هۆکارەکاندا لە ڕێگەی باسکردنی هۆکارەکانەوە و ئەو سێ هۆکارەی کە من باسییانەکەم هیوادارم وەڵامەکەت بدەمەوە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و ئەو وڵاتانەی دیکە کە لە ناوچەکەدان زیاتر سیاسەتی خۆیان بەلاوە گرنگە و ئەوەی کە وای کردووە زیاتر هەندێک لایەنی تووڕە کردووە واتە متمانەمان نەداوەتە ئەوانی دیکە خەڵکی متمانەی بە ئێمە نەماوە دەبینی کە لەملا لەولە ڕوبڕوومان دەبنەوە و هیوادارم وەڵامەکەتم دابێتەوە بەڵام ئەگە بە کورتی پێت بڵێم تۆ کاتێک کە تۆ متمانەیان بە تۆ نەبوو لە ناوچەیەکدای ناوچەکەی ئەوانە و نەتوانانی و متمانەیەک لەگەڵ ئەو هێزانە لەوێ دروست بکەی وەلایەنێکی دیکە دێت ئەم کلێنەت بۆ پڕ دەکاتەوە بە دڵنیاییەوە ئەمەی لێ دەکەوێتەوە خاڵێکی دیکە وەکوتم متمانەوە نەبوونی پلانێکی گشتگیر و تیمێکی گشتگیر و وا دەکات کە ئەم دۆخانە دروست بن بەڕێز لاری کانینگهام ڕاوێژکاری ئەمنی و استراتیژی لە ماریلاندی ئەمریکا و لەگەڵماندا بێت زۆر سپاس